لە فام هەنگاوە مەزنەکان بەردەوامن، لە لووتکەی پێشەنگیەوە بۆ باڵاتر دەڕوانین. بە بەهێزیەوە بناغەکەمان بنیاد ناوە و لە ئێستادا موژدەی تەواوبوونی زۆرینەی کارەکانی دامەزراوەیەکی تری زانستی و باڵەخانەی پەیمانگای فام ڕادەگەێنین. تیماندازیارەکانی فام گروپ بە باشترین کەرەسەی بیناسازی و کوالێتێکی بەرز لە تاوەکاری دوا کارەکانی باڵەخانەی پەیمانگای فامدان. باڵەخانەکە لەسەر ڕووبەری 11,000 متر دووجا بنیادنراوە و لە 50 هۆڵی خوێندن و تاقیگە و هۆڵی چالاکیەکان و کافتریا و باخچە و گۆڕپان و کتێبخانە و یاریگا و ڕووبەرێکی زۆری بۆ ساوزایی تەرخان کراوە. باڵەخانەی پەروەردەیی فام تەواو جیاوازە و سەرجەم خزمەتگوزاریەکانی خوێندنی مۆدێرن و ژینگەیەکی ئارامی بۆ دابین کراوە. دامەزراوەی فام بۆ ساڵی خوێندنی 2022-2023 کلیلی پێشکەوتوترین هۆڵەکانی خوێندن پێشکەش بە خوێندکاران و مامۆستایان دەکات. دامەزراوەی پەروەردەیی فام گەورەترین ناوەندی پەروەردەیی لە ئیدارەی ڕاپەڕین.